ئێستا بە کۆتایی پێهات ئەجا ئێستا ئەکەینە سەر سینی دوای سینی سار دەبێتەوە ئینجا. من ناوم شێخ ئەحمەد لە 75 لەم دوکانەیەم ئیشاکەم. دوو برایکەم هەبووە پێش خۆم ناوی شێخ لەتیف و شێخ محەممەد بووە، ئەوان ئەمریکایان کردووە، ئەوان جەرە میشیان کردووە. پێش ئەوانیش خاڵمان حاجی شێخ نووری هەڵواسی باوکی دکتۆر حەمەد جەزا ئەوان ئەوە نیشار ئەمیشیان کردووە. ئەویش لە سەنعاتەکەی لە حاجی فەتای هەڵواسیەوە وەرگرتووە. جاران مەسەلا ئەمەی کە ئێستا بە مەشینە ئەکرێ ئەوسا بەدەست ئەکرا، هیچی بە مەشینە ناکرا، مەشینە نەبوو، هیچێکم کردایە ئەوە بەدەست کرایە. بە زۆری تر گەزۆ ئەکرا، کونجی ئەکرا، لەرزینە و مەسکەت و ئەم شتانە ئەکرا. ئێستا ئەوەی کە من دروستیەکەم لوقمی شروبیە، لوقمی زیرە، کونجیە، لەبزینەیە، من ئەوانە دروستەکەم. شیرینی زۆریش بێ ئەم هەر سەرفە بێ بەشی خۆی، جاران زۆرتر بوو. سەبەبەکە قەیرانە و دارایی ئەوایە.